سلااوتان لە بەیازانی کورسات نیوز لە فایل و دیاردەوەم ئێوارێش لەگەڵتانە بین. تۆرێم جارەی بەرنامەکەمان تایبەتە بە ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان و ئەو نائارامیەی کە ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان لەسەر ڕووداوەکان دروستی دەکات. هەمیشە کە ڕووداوێک ڕوودەدا جا ئەو ڕووداوە سیاسی بێ، یاسایی بێ، کۆمەڵایەتی بێ، هەر بابەتێک بێت دەبینین ڕاگەیاندەکان بە شێوەیەکی گشتی زۆر بە خراپی کار لەسەر ئەو ڕووداوە دەکەن و ڕاستی و دروستی ڕووداوەکە بەلاڕێدا دەبن. لە هەرێمی کوردستان یاسای ڕۆژنامەگەری بوونی هەیە و ئیتیک و ئەخلاقیاتی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی و ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسا و بابەتی بۆ دانراوە کە دەبێت ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنەکان بە بینرا و بیسرا و نووسراوەوە بەو شێوەیە کار بکەن. بەڵام ئەوەی لە واقعدا دەیبینین بە تایبەت لەسەر ڕووداوەکان شتێکی ترە. بۆیە یاسا چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەیاندن دەکات ئەو کاتەی کە دەیانەوێ ڕووداوەکان بشارنەوە ڕاستیەکەی و بەلاڕێدا بیبەن و هەوڵ بدەن حیزب شار خەڵکی ئەو شارە بکەنە ئامانج و شار و شارچێتی و ئەو بابەتانە بێنە ناو بابەتەکان و ناو ڕووداوەکانەوە. ئەوەی کە لە لالەزار بینیمان لە ڕووداوی لالەزار زۆر بە ناشرینی کار لەسەر ئەو ڕووداوە کرا. ئەوەی کە هەندێک لە ڕاگەیاندنەکان کردیان بە ئامانجکردنی شاری سلێمانی و خەڵکی سلێمانی و بۆ ئەوە بوو کە بەڕاستی سلێمانی ناشرین بکرێت. لە یاسای ڕۆژنامەوانی و سندیکای ڕۆژنامەنووسان و هەموو ئەو ڕۆژنامەنووسانی کە ئەنجامن لەو سندیکایە سنتەری میترۆ کە بە تایبەت کار لەسەر و بابەتانە دەکا ئەوان بۆ هەوڵیان نەدا ئەو ڕاگەیاندنانە بوەستێنن. ئێمە ئەم ئێوارەیە لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەین زانین هەر بەڕاستی ئەرکی ڕاگەیاندن و ڕاگەیاندن کار ئەوەیە کە سلێمانی یاخود شارێک ناشرین بکە. ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەوانی ڕێگە بەوە دەدا کە تۆ بەو شێوەیە کار لەسەر ڕووداوەکان بکەیت. ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەوانی ڕێگە دەدا کە لێکۆڵینەوە لە ڕووداوەکان بکەیت کە هەندێک بابەت و ڤیدیۆ و وێنە بڵاو بکەیتەوە کە کاری لێکۆڵینەوە و دادگاکان بەلاڕێدا دەبا. بۆیە لەسەرم بابەتە دەوەستین و گفتوگۆ دەکەین و دەبێت بزانین یاسا چۆن ئەم بابەتە سنووردار دەکا و چۆن بەڕاستی سنوورێک بۆ هەندێک لەو بەناو ڕاگەیاندنانە دادەنێ. کاروان ئەنوەر سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە سوپاسەوە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە ئامادەی دەبێت. دیاری حاجی محەممەد بەڕێوبەری سنتەری میترۆ بە سوپاسەوە کاک دیاریش ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە دەبێت. دکتۆر هێرش ڕەسوول کە بەڕێزیان مامۆستای زانکۆن لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی بە سوپاسەوە لەگەڵمان ئامادەی دەبێت. زۆر بەخێر بێن. کاروان با من سەرەتا بێمە لای بەڕێستان. ئەمە یەکەم پرسیار زۆر بەڕوونی یەکسەر لەوە دەست پێ بکەم ئەوەی کە لە ڕووداوەکەی لالەزارە بینیمان بۆچی سلێمانی بە ئامانجگیرە؟ سلێمانی هەرە من جارە نییە بە ئامانجگیریەت، یعنی ئەمە میدیای کوردی گەشتەوە قۆناغی کە ئەتوان بڵێم کارخانە و تۆپخانەی میدیاکان ئەم شار بوو ئەو شار ئەو شار بوو ئەم شار بە یەکتریەوە ئەنیان. هەنێک ڕووداو هەیە گەورەیە بەڵام شێوازی ڕووماڵکردن ئێمە ئێستاتێ کە باسەکەین لە ساڵی 2025 ڕووماڵکردنی میدیای عیلمە زانستە. نە من نە تۆ نە کەس ناتوانێت یاری پێ بکە، بەڵام ئێستا کە یاری پێ ئەکرێت ئەمە کێشەکانی میدیای کوردیە. ئێمە هەمیشە من ئەو کێشەیەم هەیە لەگەڵ ڕووداوەکان وەک خۆی ناڕوات کاری میدیایی بە ڕژ ناڵێ ڕژ بە سپی بڵێ سپی. ئەم ڕووداوە کە بووە لە شەوی 22 مانگە بەپێی ئامارەکانی ئێمە وەکو سەندیکا زیاتر لە 50 کەناڵ ڕووماڵی کردووە. زانین بۆ یەکەمین جارێک ئۆپراسیۆنێکی سەربازی ببێت ڕێگری لە هیچ کەناڵێ نەکەن ڕووماڵی بکات نەکە ڕووماڵەکە. پاشۆی کە ئەمە لەلایەک و باشە ئەتوانین بڵین باشە کە هیچ دەرگایەکی داخراو نییە، هەموو ڕۆشنەتە پێشەوە پامێر و کامێرەمان و SNG و ستریم و یعنی توانم بڵێم یەکەم جارە بەس حاڵەتی کشمان هەیە بیرمان نەچێت بۆ سەرژانی ڕۆژنامەنووسەکان و تیمەکان مەترسیەکی گەورەیەکە لە ئۆپەراسیۆن هەبێت. ئەم حاڵەتە کە دروست بوو وتمان دیارە حتمما ئەمە خۆیان ڕێگەیان پیاوە هێز ئەمریکان ڕێگەیان پیاوە ئیتر بۆەوەی هیچ دەرگایەکی کە نەکرێتەوە. تەنانەت دوای ڕووماڵەکەش دوای تەق و تۆقەکە پامێرەکان و تیمەکانیان چوون شوێنەکانیان تەسویر کردووە بینیونیان ژوورەکان دەرەوە ناوە شتەکە ئاشکرا بووە. ئەوەی کە ماوەتەوە ئیشی سیاسی و ئیشی لێکۆڵینەوەی دادگاکانە. ئێمە نازانین تا ئێستا وەک میدیاکار ئێمە نازانین چی ئەگوزارێت چونکە هیچ شتێکی ڕسمی اعترافی نەکردو بڵاو نەتو. بەڵام کە بازنی میدیا ئەکەین کۆمەڵێک میدیا
حاڵەتێکیان توش کردین یانی ئەوە نیە بەڕاستی نازانم چۆن تەعاملی لەگەڵ من نازانم بەڕاستی چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ بکەین کۆمەڵێک لیستی ناو بڵاو کرایەوە بە حساب منداوانە گیراون کوژراون مردوون ئێستا هەر ڕۆژەیەکی تەلەفۆن بۆ ئێمەکە کاکە ئێمە زیینوین و لە فلان شوێنین و لەوێن و لەوێن و ئەمە ئەوە دوو با بڵین فۆکەسکردن لەسەر یەک خاڵی دیاری کراو و لە بیرکردنی کێشە گەورەکە ئەمێکێکە لە سیماتەکانی میدیای ئەم سەردەمەی ئێمە کە بەداخ و نابێوا بێت میدیاکە ڕووماڵەکات ڕووماڵی سەررجەم ئۆپەراسیۆنەکە ئەکات نەک ئەوەی کە تۆ بڕۆیت خاڵێک لەوە وەرگریت خاڵەکانی کە بژۆ بخەی حاڵەتێکی کە ئێمە میدیاکانمان زۆرن بەشی هەرە زۆری میدیاکان ئەتوانم بڵێم پرەنسیپەکانیان تا کەم تا زۆر پەیڕەو کردو چونکە ئەمە مۆزوعێکی گاڵتەنی ئەمە خوێنی تیا ڕژاوە خەڵکی تیا کوژراوە خەڵکی تیا گیراوە کەناڵی تیا داخراوە ینی ئەتوان بڵێم ئۆپەراسیۆنێکی گەورەیە بەڵام ئەگەر تو بیت هەموو ئەمە پژۆ بخەیت لەسەر خاڵێک کە ئەم شارە هێمن و ئەمانی تیانە ئەوە لەسەر ئەوە گەورەکەی یان خەڵکەکان وای لێکراوە وای لێکراوە ئەمە لادانە لە کاری ئیشەکە ئێمە لەگەڵ زۆریان قسەم کردووە وەکو سندیکا کاک کاروان سندیکا لەسەرم بابەتە چی کرد ئێمە سندیکا من لە خەتم لەگەڵ زۆربەی ئەوانی کە پێشەرکاری ئەەکەن لێرە و لێ ئێمە سندیکا بۆمان نییە یەک سکاڵا بکەین دوو بۆشمان نییە ڕێنماییان بکەین ڕێنمایی ئیشی خۆیان شوێمە یاسای سندیکامان هەیە بەپی یاساکان یاساوی بەدەستێنانی زانیاریمان هەیە یاساوی کاری ڕۆژنامەگەریمان هەیە بەڵام ئێمە ناوکێش لە مۆزوعەیە داواکاری گشتی دوێنێ هاتوتە سەرخەت ئەڵێ تکایە پابند من بۆ پرەنسیپانی کە بۆتان جاری کراوە ئێوە پرەنسیپانە ئێمە بۆمان جاری کردوون سندیکا ڕۆژنامەسان ئەو پرەنسیپانەی کە ئێوە بۆتان دیاری کردوون پێیان دەڵێت کە بەو شێوەیە بەدەبێ مامەڵەکە ئەم جارە لە 100 پێشەلکرا لە چەند کەناڵێکی دیاریکراوە بەداخەوە کە خۆم لەگەڵ هەندێکیان قسەم کردووە لەگەڵ نووسینەکانیان قسەم کردووە کە ئەمەی کە کرا هیستریا بوو ئەمە ڕووماڵ نییە ڕووماڵکردن ڕووماڵی تێروتەسەر هەیە و ڕووماڵی ئەتوانم بڵێم خێراش هەیە ینی هەنێک بابەتەیە کە تۆ گرنگی پێ بڵێ ڕووماڵێکی تێروتەسەلێکی بەڵام فۆکەسکردن لەسەری و تۆقااندنی خەڵکو و دروستکردنی هیستریا و هات و هاوار و ئەمانە ئەمە لە کاری میدیانە باش لە هیچ شوێنەکە لە کاری دەستخۆش ئەگەڕێ وڵات دکتۆر هێرش ئەم بابەتەی کە دروست بوو ئەم ڕووداوی کە ڕوویدا بە تایبەت ئەوەی لالەزار بابەتێکی سیاسی بوو یان یاسایی بوو من بۆیە ئەمەوێت ئەو پرسیارە بکەم ئەگەر وەڵامەکەی تۆ ئەوە بێت کە ئەمە تەواو بابەتێکی یاسایی بووە کەواتە بووم بەم شێوەیە لە ڕاگەیاندنەکانەوە مامەڵەی لەگەڵ کرا میوانەکەم باسی ئەوەی کرد کە بڵێ ئەو پرینسیپانە هەمووی وەلانرا بۆ بەو شێوەیە ڕاگەیاندنەکان هەندێکیان مامەڵەیان لەگەڵ ئەو ڕووداوی لالەزارا کرد زۆر سپاس بۆ هاوڕێیانم کە بەشداربوون بێکەوە لەم بەرنمەیە ڕاستەکەی ڕوونا ینی بە پێی ئەو بەڵگەنامانەی کە دەریش کەوتن بابەتەکە تەواو قانونیە ئەوە بە فەرمانی دادوەر بۆ و ڕێکارە قانونیەکانی بڕیوە بەڵام بۆ ئەو ڕاگەاندکارانە و بۆ ئەو دامزراوانی ڕاگەاندن بەو جۆرە کاریان کرد و کار دەکەن بەردەوامن ئەمە پەیوەندی بەو ئەجێندا و کارنامەی خۆیانەوە هەیە کە هەر لە بنەڕەتەوە بۆی دروست بوون کاتێک کە دەستگایەکی گەورەی ڕاگەاندن وەکو کەناڵێکی ئاسمانی تایبەت بە ئەجێندایەکی تایبەت بۆ دژاتیکردنی ناوچەیەک پارێزگایەک شارێک حزبێک یان کۆمەڵانی خەڵک دروست دەبێت و لە پێشهات و لە ڕووداوە جیاوازەکاندان بەو جۆرە کار دەکات بەبێ ڕەچاوکردنی بنەماکانی ئاکاری پیشەی ڕاگەاندن بەبێ لە بەرچاوگرتنی یاسایی کاری ڕاگەاندن ئەمانی لێ دەکەوێتەوە کە ڕۆژانە ینی ببورن ینی بینەران کە ئەو شێ بەکاردێن بە درۆ دەخرێنەوە لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن خەڵکەوە کە ناویان دەزڕێنرێ یان وێنەیان بەکاردەهێنرێ گوایە ئەمانە لە ناو لالەزار بوون یان گوایە ئەمانە دەستگەی کراون گوایە ئەمانە کوژراون کە خۆیان دێنە دەنگ لە ئەڵمانیا و لە سلێمانی و لە هەولێر و لە شوێنە جیاوازەکان بە کورتە ڤیددیۆ داوا دەکەن کە ناویان لا ببرێت و یان چیتر ناو بڵین وێنیان بەکار نەهێنرێ ئەمە وازەحە ڕوونا کە ئەم جۆرە میدیان ئەم جۆرە ڕاگەیانانە لە بەرامبەر چه ئەجێندایەک و لە بەرامبەر چه کارنامەیەک ئەم جۆرە کار و ئەم جۆرە گوتارانە بڵاو دەکەنەوە باش ڕاگەیاندن دەبێت بەو شێوەیە کار بکات دکتۆر ئەجێنداکەی بەو شێوەیە بێت کە چۆن لەسەر و خۆیەوە ئازی پێ بدرێت ئیتر ئەمە ململانی سیاسیە ئەمە هەر بابەتێکی ترا ئەو بەو ئاڕاستەیە لەگەڵ ڕووداوەکاندا کار بکات دەبێت ڕاگەیاندن وهابێت نە بەداخەوە ینی ئێمە کە
دەمانەوێت ببین بە خاوەنی ڕاگەاندنێکی پیشەیی و پرۆفیشناڵ و کاریگەر و چاودێر ئەلانی کەم ینی بەرەو نیشتیمانی بوونی ئەو کەرتە گرنگەی ژیان و کۆمەڵ بڕۆینکەویش ڕاگەاندنە ئەگەرچی سەرنج و ڕەخنە و تێبینیمان هەبێت لەسەر کەرتە جیاوازەکان بەڵام لەبەری ڕاگەاندن کاریگەری زۆر هەیە لەسەر ژیانی هاوڵاتیان لەسەر سێکتەر و کەرتە جیاوازەکان ئێمە هەمیشە چاوەڕێ ئەوە بووین کە ڕاگەاندکارانمان و دەستگاکانی ڕاگەاندن نیشتیمانیانە کار بکەن پیشەیانە کار بکەن بەرەو دروستکردنی دامەزراوەی نیشتیمانی ڕاگەاندن بڕۆین بەڵام بەداخەوە ئەم جۆرە لە مامەڵەیە ساردمان دەکاتەوە بەرەو ناومێدی دەمانبات. باش دەست خۆش کاک دیاری بەیاننامەیەکی سنتەری میترۆمان بینی داوای ڕاگررتنی ئەو دژایەتی و ئەو شەڕ و ئەو نەوە ئەکارکردنەیە کرد کە لە ڕاگەاندنەکانەوە دروست بوو. من تێبینی ئەوم کرد لە بەیاننامەکە ئێوە بە شێوەیەکی گشتی داواتان لە کەناڵەکانی ڕاگەاندن کردبوو لە کاتێکایە مازانین هەندێک لە ڕاگەاندنەکان زۆر بە بەرپرسیارانە و بە ئەخلاقانە کاریان لەسەرەوە کرد. من ئەتوانم بە ناوی دەستگای میدیای کورساتەوە گەواهیدەری ئەو ڕاستیە بم کە بەڕاستی بە دروستی ئێمە ئیشمان لەسەر و بابەتە کرد بە شێوەیەک ناکە کاریگەری لەسەر ڕوتی لێکۆڵینەوە هەبێ بە شێوەیەک ناکە دادوەرەکان و دادگا و سربەخۆیی یاسا و هەموو ئەمانە بخینە ژێر پرسیار و گومانەوە بۆیە ئەو بەیاننامەی کە دەرکرا بۆ نەیتوانی هەر بە دقیقی ناوی ئەو ڕاگەیاندانە بێنێ کە پێشەلکاریان کردووە بەیاننامەکە بە گشتگیری دەرکرا. بەڵێ سەرەتا سڵاو لە بەڕێز سڵاو لە کاکارۆن و دوکتۆر هێرش پێشووی وەڵامی پرسیارەکەی جەنابە بەمەوە پێم وایە میدیا یعنی بەدەر لەوەی کە ئێمە بەردەوام باس لە حقوق و ئیمتیازاتی ڕۆژنامەنووسان و دامەزراو میدیایەکانەکەین میدیا لەم ڕووداوانەیە بە پرسیارەتێکی ئەخلاقی گەورەی لەسەر شانە و بەداخەوان ینی لە هەندێک ینی ئەو سراعە سیاسی لە ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستانی پاتێپەڕ بۆ ئەو دابەشبوونە وای کردووە کە کاتێک کە ڕووداوەکان ڕوو دەدەن بەرێکەوتنەکان تو دەبنەوە مەساڵحەکان نەکەوتنە ژێر مەترسیێوانەیە ئەم میدیانە بەکار دەهێنن ینی ئەوەی کە هەیە ئێستا ئەبێ بپرسین ئەمەی کە هەیە نەتیجەیە بەڵام هۆکارەکەی چی هۆکارەکەی دەرەنجامی داخڵبوونی ئەو پارە سیاسی بۆ ناوی ئەعلام کە بە پارەی سیاسەکان دەیان مؤسسەی ئەعلامی مامناوەند و بچووک و گەورە کراوەتەوانەیە یعنی لە هەر لە کاکاران باسیەوە کرد کە 50 کەناڵی ڕاگەاندن تەختی ئەو شەوەی کردووە لە شاری سلێمانی و بۆ ڕووداوەکانی کەش بە هەماشەوە بە فەرمی ئەگەر هەڵە دەبم 1200 دامەزراوی میدیایی لە کوردستان مۆڵەتی هەیە کە ئەو بۆ بە 1600 یعنی 1600 دامەزراوی میدیایی مۆڵەتیان هەیە و من میدیا لە هەرێمی کوردستان بە مەساریفی مانگانی لە 200 دلارەوە هەیە تا 2 میلیۆن دلار ئەف میدیان ئەم پارە سیاسەکە هاتۆتە ناوانەیە بێگومان ئامانجی ئەوە نییە کە کەشێکی لەبار بڕەخسێنێت ئامانجی بڵاوکردنەوەی هوشیاری و ئەو ئەتیکەی کە یاخود ئەو پرەنسیبانەی کە دامەزراوەیەکی میدیایی پرۆفیشناڵ پێویستە پەیڕەوی کات ئەوانە جێبەجێ بکات بەڵکو ئەو کەناڵی کە پارەی زۆرە بە پارێکی زۆرە دروست بووە و سەرچاوێکی داهاتی زۆر باشی هەیە ئامانج لێی ئەوەیە کە شارێک لە بەداخەوانێ ئەم پارە سیاسە کە هاتۆتە ناوانێ ئەو کەسی کە تەمیلیەکات هەدەفەکەی ئەوەیە ئێمە لەو کاتەوەی کە ناوی میدیا گۆڕا لە میدیا لە دامەزراوەیەکی میدیایەوە بۆ تۆپخانە سیاسەکان تاکو ئێستا بۆ منطقە مامەڵە لەگەڵ میدیاکەن پاراکەن ناو پرۆژەی میدیایەوە چ کاتێک ویسیان بتوانن وەکو تۆپخانە بەکاری بێنەوانێ ئەمە دەرەنجامەکەی ئەمەیە کە ئێستا ڕوودات کاتێک کە ڕووداوێکی وا ڕوو دەدات ئەو میدیایانەی کە یاخود ئەو کەس لایەنانەی کە پارێکی زۆریان خستۆتە میدیاوانە بێگومان میدیاکانی ئەو پارەیە بەکارێنێتەوە بۆ دوو ڕۆژی ئاوا نەک لەوەدا یعنی ئێمە مەشاکیلمان زۆرە نەک بەتەنها لەم ڕووداوە بەڵکو لە ڕووداوەکانی کە لە ڕووداوەکانی کە شابۆ نمونە ئەو کێشەی کە لە بینی خورشی دەرکی و هێزە ئەمنیەکان ناڕوویدا بە هەماشەوە هەندێک میدیای کە بە شێوازێک کە ڕووماڵیان کرد بۆیە ئەمە ناتوانین بەتەنیا بڵین میدیایەک خەتابار یاخود میدیایکی خەتابار بەس من باسی ئەوە بکەم چارەسەرکردنی ئەم دۆخانەمە تەرجومەمانەیەوە دوێنە داواکاری گشتیش بەیاننامەیەکیان دەرکردو داواکەن کە میدیا التیزام کە بە مەعایبی ئەخلاقی و ئێمە شۆک سنتەری میترۆ یەکەم ناوەند بووین لە کوردستان کە داوامان لە میدیا کرد کە بە بەرپرسانەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکات بەڵام لە تەجروبەی ڕابردوو ڕەنگە کاکاران خۆی متفق بێ لەگەڵمان لە کاتی تونبوونی ئەم سراعانە و دروستبوونی شەڕی میدیایی لە نێوان لایەنەکاندا
نا بەیاننامە ئەتوانێت ئەم شەڕە بوەستێنێ، نا وەزارەتی ڕۆشنبیری بە بڕیار و ڕێنمایی ئەتوانێت بوەستێنێ، نە داواکاری گشتی چتوانێت بیوەستێنێ و نە ڕێکخراوەکانی چتوانێت بێستێنێ، بەڵکو بۆ نەتوانی ڕابگری ینی بەڵام ئەگەر ئەمەندە کەسی باش لە پشت ئەم ڕاگەاندانەوە هەیە کە نەتوانی نەنە مۆزوعداریکە مۆزوعەکە چێ مۆزوعەکە ئەوەیە کە ئەم میدیانە بەشێکیان بە فەرمی میدیای حزبن و بەشێکی تریان میدیای سێبەرن و بەشێکی تریان بە پارەی سیاسەکان ئەشخاصی ناو حزبەکان ئەیان بڕێوە تاکو حزبەکان خۆیان بڕیان نەدەن کە ئەم شەڕە میدیایە بۆستێ شەڕە میدیاکە ڕەنگە بەیاننامە بوانە نەوەستێ ئەمە بابەتێکی کە ئەمە بۆ زانیاری بەڕێسان ئەمڕۆ لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکومەت لە کۆبوونەوە بووین بەشێکی کۆبوونەوەکەمان تەرخان کرا بۆی کە ئەم شەڕی میدیایە بوەستێنرێت لانی کەم دەرونی ئێستای کۆمەڵگەی کوردی و تاکەکان لە هەرێمی کوردستان ئەوە هەڵناگرێت کە ئەم شەڕی بەم یعنی ئەمەنە مەشاکیل و قەیران زۆرە لە هەرێمی کوردستان بەشی ئەوە یعنی مەجای ئەومانی قەیرانیچکە بۆ خۆمان دروستکەین و دەرونی تاکان بۆ شێوازە ئەوەی کە خراپترکەین و تێک بدەین و کەشێکی نائارام بڕخسێنین و ئەمە تەسیری بێت لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی لەسەر پێکەوەژیان لە هەرێمی کوردستان هەموو ئەمانە پێویستە بەتەنها ئەرکی دامەزراوەیەکیش نییە بەداخەوانە من نەمەوێت گلیچ کەش لێرەوە بکەم بەشێک لە ڕۆشنبیران بەشێک لە موسەقەفین یعنی بەداخەوە لەم ڕووداوانەدا دوورە پەرێزن ینی کاتێک کە ڕووداوی چوارڕوو دەدات هەندێکیان نایەنێت قسەکەن هەندێکیان ڕەنگا بڵێن زۆر شتە گۆڕێ ئەم بابەتانە بە تایبەتی ئێستا کە قەزیەکی گەورەی وا هەیە و کۆمەڵگەی کوردی بەشێکی دابەش بووە بەسەر لایەنەکاندا و بەشێکی کەیان ترس و دڵڕاوکێکی زۆر هەیە ناو کۆمەلگا ئەرکی موسەقەفینی کوردە لەم کاتانایە بێنە سەرخەت و لانی کەم تۆ خۆت ئەڵیت نا داواکاری گشتی نە سنتەری بۆ نمونە میترۆ نە سندیکای ڕۆژنامە نووسان ئەمانە ناتوانن ئەگەر کەناڵێک خۆی سوێنی خواردبێت کە شارێک لە کەدار بکە بیوەستێنن دەوری هەیە چۆن دەوری هەیە ئەگەر پێشەوە من بە بەسم لەوەیە کە ئەڵەم حزبەکان ئەو کەسانی کە سپۆنسەریان تا خۆیان بڕیان نەدەن لەوەی کە ئەم شەڕە بوەستێنێ شەڕەکە ناوەستێنێ بۆ لەبەرەوەی بەداخەوانێ بەشێکی زۆر لەو کەناڵانە یە حزبە سیاسی باڵا دەستەکانن و ئەو حزبە سیاسیانەش ئەو کەسانە گوێ نایەن بەوەی کە قانونێکە بێ ڕێنماییەکە بێ و بەداخەوانێ ئەمە واقع لە کوردستان بەڵام دەوری موسەقەفین و ڕێکخراوەکان و ئازادی خوازان ئەوەیە کە کاریگەری دروستکە لانی کەم تۆ ناتوانانی کەناڵەکە بوەستێنیت لەوەی کە ئەم شەڕە ئەلان کە بەڵام لانی کەم ئەتوانی تۆ بیتە سەرخەت لەگەڵ کۆمەلگای قسە بکەی خطابەکە بۆ کۆمەلگە بێ لانی کەم ئەو فۆزایی کە هەیە ئەو ترس و دڵڕاوکی کە لە کۆمەلگە دروست بووە ئەتوانێت لەم ڕێگەیەوە تۆ کاریگەری دروستکەی دەستخۆش کا کاروان سندیکا بۆ یاسا بۆ هەبێ کە نەتوانرێت ئەم بابەتە سنووردار بکرێت کە کەناڵێک ئەوەندە پشت ئەستور و پشت قایم بێ ئەوەندە پارەی لە بەردەستا بێت تەنها بۆ ئەوەی کە شارێک هەر بە نمونە شاری سلێمانی لە کەدار کە ڕووداوەکان یعنی وەکوا بێ ئەوان هەنوینیان لە بابەتی هەیە بەڵێ دۆزی بێتەوە ئیتر بەڕاستی ئەو کاتە دەرکردنی بەیاننامە و ئەوەی کە کاکدیارێڵێ داواکاری گشتی و ئەمانە بە هیچی کۆنتترۆل نەکرێ کەواتە ئیتر ئەمۆزا بەکوێگە هەر بەڕاستی ئەوەی کاکدیاری وتی ڕاگەیاندەکانی ئێمە بوونەتە تۆپخانە ڕاگەیاندن ئەگەر وەکو دەغیلەی پارەوا بێ بە پارە تۆپ تەقێنێت ئەبێ بە تۆپخانە بەڵام ڕژبینی ئەومانی گرتووە بەڵام کەم تا زۆر دوو نمونە دوێنمەوە کورسات نیوزێکێکە لەو کەناڵانی کە خەڵک ئەزانێت لەکوێوە تەمی دەکرێت بۆ نەبوو بە تۆپخانە بۆ نەبوو بە تۆپخانە 1964 دەستگایەکە لە هەولێرەوە پەخشەکات دەستگایەکی ڕێزدارە خەڵک هەمووی ڕێز لە وشەیە ئەگرێت کەلیمەشی ئەڕوات و نەژبوو بە تۆپخانە کەناڵەکانی کە زۆربیان ئەتوانم بڵم کەم تا زۆر نەبوون کە ئەمە باسەکەی باز لە چەند کەناڵێکەکەی وەک امتحانی دەوری یەکەم و دەوری دووەم وایەمە ئێمە بپی شارەزاییمان لە کەناڵی میدیایە جاری یەکەم کەناڵ ئیکمالە بێت بۆ هی امتحانێکی کە باتەوە جاری دووەم وابزانانی دەوری سێهەمیشی ئەیتێ وەڵکومە خۆی چاکە کە سێ جار لە امتحانەکەی دەرچوو دەرنەچوو خەڵک ڕازگویەکی لە دەستیان لای خەڵک بە هەر قسە بکات يعني أقعد السر أوي كيس من الجن هو لو ناراستي أنا أقرأ نقول لنا راستي جارك دو جارك جري لا والله برام إساتي من قشمته وقناعاتي كهيش بيوسي جناك من يقول لك دواني يقولوا كنا لا نقسم كردو تم بيوزناك أو أي خوتان تكبن شو كم ميديا بنرمية قات ميديا هاتو هوارو أمانة ناقات وأشجات فيدباك دروز ناقات كفيدباك دروز نكت باركت بضايع أشياء هردوينه بۆ کەناڵەکان هەموو قسەم کردووە من بەم شێوەیە یعنی ئەگەر تۆ بتێ مەسجت بگەینی مەسجی کورسا دەگایە مەسجی ئەوانیکە بۆ نمونە کورسا خۆ ئەتوانێ هەر بێژێرە گەیەنی لەو شوێنی توە دائنیشێت پێشەشکارێک
خۆی تێگەیا و خۆیەکە بە هاتوو هاوار و ئەمانە بەڵام چی گەێنێت مەسج ئێمە چوار بنەمای سەرەکیمانێ لە کاری ڕاگەیاندنا هەر بنەمایەکانت لە دەستدا مەسجەکەت ناگا کە مەسجش گەشت ناگەڕێتەوە من پێشم وتم بە کەناڵەکانی کەم زۆرترین ئەو پاری کە بووی تەرخانکراوە ئەو کەناڵانە ناگەێنێتە شوێنی خۆی ڕاستە وەکو تۆپ ئەیتاقێنێ هاوارەکە بەم دیوە بەم دیوە من کە کەناڵێک لە دەلاوە خرامەوە بە درۆوە داینت من چۆن وەکو پێششکار چۆنێمەوە سەر ئێرەدا بنیشم میدیا ڕاستگۆییە خێرایی و ڕاستگۆییە و گەیاندنی زانیاری ڕاست و دروست ئەمە ئەرکەکانی ئێمەی میدیاکارە کە من زانیارەکەم ڕاست نەبوو و دروست نەبوو و مەبەستێکی جاریکرا و گەیانم کەواتە لە ئەرکی خۆم لام ماوە کە لە ئەرکی خۆت لادا تۆ میدیاکار نیت تۆ قەڵەمێکی ئیش بۆ شوێنێکی کاکەی تۆ ڕۆژنامەنووسی ئیش بۆ شوێنێکی کاکەی ئاینسە من دانیشتن هەموو هەستمان پێ کردووە ژنی ناو ماڵ بە منی و تو هەر کە ئەڕۆم بۆ سندیکا فلان کەناڵ بۆ ڕاناگرن ئەخلاقیەن وەکو ئەتەکێت ئیشی سندیکا نییە ئەمە یاسای سندیکامان هەیە لە یاسای سندیکا کە کاتێک بەکاری ئەهێنیت کە کەناڵەکە ئیتر بگاتە ئەو ئاستی کە من شکاتم لێ کرد وەک کەیسێکی هەر هاوڵاتێکی تر ئاواهەیە بێت باشەکە چەندین هاوڵاتی لەسەر بابەتانە وەزارەتی ڕۆشنبیری تەرخیص هینەکانی لێلایە ئیجازەکانی لایە فریکوێنسیەکانی لایە تەنزیمی ژانی رادیۆ و تەلەڤیزیۆنەکانی لایە بەڵام بەنسبەتی یاسای گشتێکەوە ئەمە یاسای کاری ڕۆژنامەوانیمان هەیە کە هەمان پابندین پێوەی یاسای سندیکامان هەیە لە حاڵەتێک لە حاڵەتەکانە کە بەکاری بێنین کەناڵەکە ئەیتە دادگا 300,000 غەرامی لێ وەرەگرێ 500 لێ وەرەگرێ ملیۆنێکی لێ وەرەگرێ 5 لێ وەرەگرێ یاسا لای ئێمە بەم شێوەیە بەڵام کەناڵ خۆی کە خۆی لە دەست خۆی ون ئەکات 5 ملیۆن و 10 ملیۆنەوانە تاقدیری ناکاتەوە ئێمە کێشەکەمان سەروانەیە کێشەکەمان سەرەوەی ئەم کەناڵانە هەنێکیان لە جاری یەکەم و دووەمە دەرچوون هین دەرنەچوون ئیکمال بوون ئیتر کاتی ئەوە نەماوە ئێمە پێویست ناکە دانیشی قسەی لەسەر بکەی والله بە 100 تەلەفۆن زیاتر بۆ من هاتووە لەسەر شێوازی ڕووماڵکردنی لە 22 مانگەوە هەتاوەکو ئێستا من ماوەی تاوە تقریبان بۆ 5 ڕۆژ ئەڕوات بە مستەمری لەگەڵ میدیاکارەکان لەگەڵ کەناڵەکان لەگەڵ کێشەکانیان لەگەڵ ئاسایش لەگەڵ پۆلیس چووکە کێشەکە هەمە لایەنە ئەوە نییە ینی مەسەرەن یەک لایەنی جاری کراوی هەبێت خۆشبەختانە ئەمڕۆ کەناڵەشی کە داخرابوو ڕادسی خاوەنی کەناڵەکە بابنی سەرنووسەری کەناڵەکە کراوەتەوە ئیترۆ خۆیان چی لێ ئەەکەن لێ بکەن ئەمە ئەو کێشانەشمان هەیە تەنها کێشە ئەو نیە بەڵام ئەگەر تۆ کەناڵێکت لێ دەرئەچێت لە ڕیتمی میدیا دەرئەچێت چۆن ئەهێنیتەوە بە تەلەفۆنە ببینیتەوە ئەنا خۆ ناتوانانی ئەمە هێزێکمان نییە کە پێ بڵێ بەڵام نەک هەر من هەمومان ئەوەی لەسەر مێزە دانیشتوین بە دکتۆریشۆ بە بینەرانیشۆ سوور ئەزانن کە ڕووماڵکردن بەو دەرەجەیە مەبەستێکی دیاریکراوی لە پشتە هەناوەکو ئێمە هەموو جارێک شەڕی داعش هەبوو ڕووماڵمان کردو بەم شێوەیە نەبووە نەمانزانی ڕووماڵیکەین بەڵام نەمان کردو بە هاتوو هاوار و خەڵکیمان نەتوقانەوە و بازارشمان تێک نەیاوە و ڕشمان نەکردووە و خەڵکی بە دڕی نەخسیونێتەوە بەڵام نشمان زانی ڕووماڵەکە بکەین بۆ لە بڕی تازە بەڵام ئەمە ئەم حاڵەتی کە ئێستا ڕوئە و دڵنیا بە ئەمەش کۆتایی جار نییە هەنێک کەناڵ هەیە بۆ ئەوە دروست کراون کە لەکوێ تۆ ویستی تۆپەکە خێتە ناوی و شتێک لە پارەکە زیاتر ئەەکەیت کێشی بۆ ئێمە دروست کردو من ئایسر لە ماوەی 5 ڕۆژەیە 100 کێشەی جۆرا جۆراتۆتە بەردەستی وەکوتی ناوبردنی خەڵک مردنی خەڵک زیینوکردنەوەی خەڵک هەڕەشەی خەڵک سکاڵای تۆمار هەیە تەلەفۆن و تەلەفۆنکاری هەیە کابراڵێ من لە فلان شوێنم مثلا من مردوم چی بکەم یانی ئەمەرەکە کە سکاڵای لەسەر تۆمار من سکاڵ تۆمار کەمەوە ساڵێک 2 ساڵە بێم و بڕۆمەوە بەدایانی لەم بابەتە هەیە یعنی کێشەکان کێشی میدیایە بەداخەوە دەست خۆشکاک کاروان دکتۆر ئەگەر تۆزێک باس لە ڕووی یاسایی و باسیێن بابەتە بکەین ئەوەی کاک کاروان وتی یاسای ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنەکان لە هەرێمی کوردستان ئەو یاسایی کە بوونی هەیە ڕەنگە ئەمە چەند ساڵێک بێ ئەم یاسایە بوونی هەبێ و ئەو سزانی کە دانراوە بەڕاستی سزاکان لە ئاسی پێویستانین و ڕەنگە بە چەند ملیۆنێک ئەو کەناڵە غەرامە بکرێت پێبژاردننی بۆ بکرێ کە ئەمەی کە باز دەکرێت هەندێک کەناڵ ئەوەندە سەرمایە و پارەکانیان زەخمە ئەسڵەن بەلایەوە گرنگنی ئەگەر لە دادگا بە 3-4 ملیۆنێک پێبژاردننی بۆ بکرێ بۆیە کاتی ئەوە نییە هەر بەڕاستی چاوێک بە یاسای ڕۆژنامەنووسی بخشێنرێتەوە هەموارێکی باش بکرێ سزاکان تونتر بکرێن هیچ نەبێلانی کەم لە ڕۆیاساییەکەوە تۆزێک ئەم پەرش و بڵاویەی کە لە هەندێک لە ڕاگەاندنەکان هەیە سنووردار بکرێ بەڵێ کاتی خۆی ساڵی 2010 کە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 5 ساڵی 2010 لە پەرلەمانی کوردستان دەرچێنرا گۆڕانکاریێکی باش بوو تا ڕادەیەک چونکە پێشتر یاسای ژمارەدەی ساڵی 93مان هەبوو یاسای چاپەمانی هەرێمی کوردستان لەو یاسایە لە ڕووی هەندێک بەند و بەرگەوە کەم و کوڕی تیا بوو بەڵام یاسای 2010
هەندێک گۆڕانکاری تری تیابوو باش بوو بەڵام هەر تەبیعەتی یاسا وایە ینی سروشتی یاساکان وان لە پیادەکردن و لە پێڕەوکردنیان کەم و کوڕەکان دەردەکەوە دوای چەند ساڵێک پێویستیان بە هەموارکردنە ئەمە لەلایەک ئەوەی کە ئێستا هەیە ڕاستە تقریبا 17 ساڵێک تێپەڕیوە بەسەر دەرچواندنی ئەم یاسایە لە پاڵیدا یاسای بەدەستێنانی بەڵێ مافی بەدەستێنانی زانیاری ژمارە 11 ساڵی 2013 دەرچێنراوە یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بۆ یاسای سادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەندێک مادەی هەر بەرکارە بە تایەتیەوەی کە پەیوەندی هەیە بە ناوزڕاندن و جنێودان و تۆمەت خستنە پاڵ و ئەمانە بەڵام لە هەموو ئەو ڕەوشە یاساییایی پەیوەستە بەکاری ڕاگەاندن لە هەرێمی کوردستان دەیبینێن ڕەچاوی دوو خاڵ دەکەنیان تێبینی دوو خاڵی گرنگ دەکەن یەکەم شت هەندێک لە بەند و بەرگەکانی ئەو یاسایانە کەم و کوڕیانتیایە و خاڵی دومیشان لە جێبەجێکردندا بەداخەوە لە دەرگاکانی هەرێمی کوردستان لەلایەندا دوورە بە ڕێزەکان هەندێک جار باش ئامانجەکە ناپێکە لە پێڕەوکردنی بەند و بەرگە یاساییەکان ئەمە وا دەکات کە هەندێک لێکەوتەی تری ناقانونی و هەندێک جار سیاسی ئابووری دارایی کۆمەڵایەتی ئەمانە شکێتەوە کۆی کە کاروان ئاماژەی پێدا هەندێک جار بۆ سەرمایه‌دارێکی گەورە تەوان سەرمایه‌دار لە ناو دوو کەوانەی بچکۆلەدا ئەمە ئایا مەفهومە زانستەکەی ئەمانە سەرمایه‌دارن یان چیان پێدەوترێ نازانم بەڵام ئایا کاتێک کە ئەمە خاوەنددارێتی کەناڵێکی ڕاگەاندەکە باکی بەوەیە کە کۆمەڵێک لادانی قانونی هەیە بەڵام ئامانجی گەورەی سیاسی لە ڕێگەی ئەو لادانە قانونیەوە لە کەناڵەکەیەوە دەهێنێتە دی باکی بە 2 میلیۆن دینارە یان نا ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئەم 2 میلیۆنە بڵێ باکیان بەوە ینی ئەوان لە سەر و یاساشەوەن بەڵێ ئەمە بەڵام دەدیوێکی تریشدا ڕەنگە ئەم 2 میلیۆنە بۆ کەناڵێکی بچووک یان بۆ دامەزراوەیەکی گچکەی میدیایی زۆر بێ بە تایبەت کە هەوڵدا لەسەر پێی خۆی بوەستێ ئەمانە بۆیە ڕێخستنی یاسایی لە هەرێمی کوردستان کەم و کوڕی تێدایە و لە جێبەجێکردنیشدا ئێمە کێشەمان هەیە بەڵام دیسان و ئەمە دەمانباتەوە سەر ئەو ژینگە سیاسی کە هەیە کە زۆر جار بارودۆخێکی خوڵقاندووە کە هەندێک کەناڵی ڕاگەیاندن بە ناوی ڕاگەیاندنەوە بازرگانی دەکەن هەندێک کەسێتی بە ناوی کاری ڕاگەیاندنەوە لە پێش بزوتنەوەیکی پۆپۆلیستی شعبەوی فەوزەوی شێوێنەری تێکدەرن کە هەم ڕایگشتی هەم جەماوەر هەم ڕاستیەکان دەشێوێنن بازرگانی بە شارچێتیە کرێ دکتۆر منێک بازرگانی شێواندنی ڕاستیەکان لە بەلاڕێدابردننی کەیس و بابەتەکان و چاواشەکردنی ڕایگشتی هەوڵدان بۆ چاواشەکردنی جەماوەر لە پێشات و ڕووداوە جیاوازەکان بەردەوام کاری لەسەر دەکرێت بەداخەوە ئەو نمونەی کە کاکدیاری هێنایەوە نمونەیەکی زۆر جوان بوو ینی کاتێک کە ڕاگەاندن کە نای ڕاگەاندن ناونرا تۆپخانەوە بە شانازیەوە وەکو تۆپخانە ناونرا ئەمە کارەساتە بەڕاستی ئیشی ڕاگەاندن تۆپچێتی نییە بەڕاستی و تۆپنان نییە بەرامبەر لە کاتێکدا کە ئەرشی ڕاگەاندن بە شێوە زانستی و پیشەیەکەی شتێکی ترە باش دەستخۆش کاک دیاری ئەو هەمیشە پارێزگاری لە ڕۆژنامە نووسان دەکەن و لە هەر شوێنێک ڕۆژنامە نووسێک ئازاری پێگەشت بێ یان ئازار درابێ یان ناحەقی بەرامبەر کرابێ سەنتەری میترۆ ڕاستەوخۆ بەیاننامەی هەبووە و هەوڵی داوە لە نزیکەوە پارێزگاری لەم ڕۆژنامە نووسانە بکە بەڵام ئەوەی کە باس دەکرێت ئەگەر قەرارە هەندێک ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسان کە لەو ڕاگەیاندانە کار دەکەن کراوە بە تیجارەت و بە بازرگانی و ئەم تیجارەت و بازرگانیە لەسەر حسابی سلێمانی و خەڵکی سلێمانی و نائارامی دەرونی خەڵکی سلێمانی بکرێ ئەمە ناو دەنێن چی؟ خۆی یەکێک لەو گلەیانەی کە بەردەوام ڕوبڕووی سنتەری میترۆ بێتەوەە ڕەنگە ڕوبڕووی سندیکاش بێتەوەێ ئەوەیە کە ئێمە زۆر جار ئەوەی داوای ماف و امتیازاتی ڕۆژنامە نووسان و کەناڵەکانەکەین ئەوەنە کاتێک کە واجبەکانیان وەکو جێبەجێ ناکەن ڕەنگە وەک پێویست قسەی لەسەر نەکەین و بەڕاستی و گلەیەکە کە هەم لە سنتەری میترۆکە ڕێکە هەم بڵێ لەبەرەوەی ئێمە بەپی کارەکەمان زیاتر تەرکیزمان لەسەر مافی ڕۆژنامە نووسان بوو بەڵام من حەزەکەم باسی وکەم ئێمە دەرەنجامە یانێوانی کە
کاکاروان باسی دکتۆریش باسی کرد ئەنی منمونەمان لە هەموو واقعیە ڕاستە بەڵام ئەمە هەمووی نییە بەڕاستی ینی بەشێک من وەک خۆمان کەیسمان لایە کابرام ڕێکلامی برنج کۆمپانیای برنج ڕێکلامەکەی بڕیوە لە کەناڵێکی ڕاگەاندن کە ڕێکلامەکەی بڕاوە دوایەوە دەیان راپۆرتی کردو کە برنج هەمووی یەک شتە و ئەمامووی لە یەک شوێنەوە سەرچاواگرەوە هەمووی یەک تای برنجە یعنی خەڵک کەیسی کە هەبوو ڕەنگە کاکاروان ئاگادار بێ مؤسسەی ئەعلامی هەبووە چۆتە لای سەرمایه‌دار و تۆتی ڕێکلامم بیتێ تۆ سەرمایه‌داری نیشتوانی ڕێکلام نەیتێ تۆ گەندەڵیت و لە بە فەساد عەرز وەرگرتووە و چی وەرگرتووە و چی وەرگرتووە ئەمان هەمووی واقعەن ئەی ناکرێ نوکۆڵی لەمە بکەین بەڵام ئەگەر بین و بڵین ئەمە هەمووی مؤسساتی ئەعلامی وایە پێگومان و دواتر مشکلی کەمان هەیە من نمونەیەکێنوانی ئەم دابەشبوونی کە هەیە کاریگەری زۆر خراپی هەبووە لەسەر هەموو سێکتەرەکان بە نمونە لە بابەتی ئەوەی بینینەوانێک کە سندیکایان من دوو ڕۆژ پێش سال لە بەرنامەیەک بووم لەگەڵ نوێنەرێکی سندیکا چۆن کاکاروان نەسان نوێنەری سندیکا لە قیسێمانیاوە لە بەرنامێکە زۆر پێچەوانەی و ئاراز پێچەوانەی کاکاروان قسەی دەکرد کە لە کاتێکی هەردووکیان سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان ئەمە مشکلەکانی ئەمەگیتان هەیە کاک لەگەڵ کاکاروان لەگەڵ کاکاروان بە شخصی لەگەڵ سندیکا هەم بە شخصی کاکاروان ڕۆژنامە نووسێکی دیارە و چەند ساڵە ئیشەکە و چالاکی هاوبەشیشوانە بۆ پێکەوە لەگەڵ کاکاروان و لەگەڵ سندیکامان لە کارەکانی کاکاروان ئێمە بەستم سنتەری میترۆ و سندیکا بەڵێ چالاکیشمان هەبوو پێکەوە ئیشیشمان کردو و دەیان ئۆڕشۆک و سیمینار و شتیواشمان پێکەوە بەڕێ بردو بەڵام مەسمە ئەوە باسکەم کە ئەم دابەشبوونە هۆکارە بۆ یعنی تۆ ئێمە ناوەندێکی فەرمی هەیە لە کوردستان کە ئەم ناوەندە ملزەمە بە پێی قانونیش بابەتی ڕۆژنامە نووسی و بابەتی کەناڵەکانی ڕاگەاندن و ئێستا مۆڵەتی سوۆشال میدیا و پێگە ئەلکترۆنیەکانیش سندیکا ئەم مۆڵەتەیە بەو ناوەندانە لە کاتێکگە یەکەم باسەکەم تەنها لە یەک بابەتە لە یەک ڕووداوکە ئێمە سادەتوینە کورسات قسەی لێ دەکەین لە کەناڵێکی کە لەگەڵ نوێنەرەکەی هەولێر قسەم کردووە زۆر جیاوازە قیتابەکە بۆیە ئەمە کاریگەری دروستە کارەوەی کە من بۆیە وتم سندیکان ناتوانێت بەتەنیا خۆی کاریگەری دروستکە لە ئەوان ئەڵێن چی کاک دیاری ڕوونە ئەوان ڕەنگە ئاڕاستەکان ئەمە دەبینرێت پێیان ڕاستە باسی نمونەکەین باسەوە بێنین لەم قەزیە ئەمە خەڵکی کوردستان هەموو ێزانێ دەیان حاڵەت و ڕوودا و هەبووە کاتێک کە لە سلێمانی ڕوودەدات سندیکا لقی هەولێر ڕەنگە چالاکتر و دەنگی بەرزترە لە ڕووداوەکان بەڵام کاتێک کە لە هەولێریش بە هەمان شێوە ڕەنگە سلێمانی زیاتر دەکەن بۆ نمونە شیروان کەیسی شیروانی لەگەڵ ئەو کاکاروانەیە چەند جار ئێمە چالاکیمان ڕێخستە و کاکاروان و نوێنەری سندیکا قسەی کردووە لە کاتێکا سندیکا بە فەرمی تا کوێستان نەیتوانیوە لانی کەم وەڵامی کتابێکی محکەمە بداتەوە کە ئەم کەسە ڕۆژنامە نووسیا ڕۆژنامە توتی ڕۆژنامە نووس نییە بۆیە ئەمانە مەشاکیلن بەڵام کەسی شێوانی کێسێکی یاساییەوە هەر چۆنیش لە ڕاگەیاندەکانەوە قسەی لەسەرکراوە بە یاسایی قسەی لەسەرکراوە ئەمە بەستەکەم چیم بەستەکەم ئەوەیە ئەمە ڕۆبۆت هاتۆتە خوارەوە ئەم داپەشبوونە و ئاکات کە هەم ئیعلام ناتوانێت خۆی ڕێکاتەوە بەشێکی و بەشی کەچی کاتێک کە داکۆچێکرێ وەک پێویست ناتوانێت داکۆچی لە هەموو بەیەک چاو تەماشا بکرێت و ئەوەشمان بیر نەچێت یعنی ئێمە لە ماوەی ڕابردوو ئێمە بۆ نمونەوە بەڕێز بێنمەوە ئێمەێکی لەو ڕێکخراوانی کە زۆرترین پەیوەندیمانێ لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتێکە ئەمە خصوص خانوونی نەریاتی وڵاتان بەردەوام پرسیارمان لێکرێت لە کەیسەکان ئەم ڕووداوەچی بوو ئەم کەیسە چۆن بوو یعنی حراجوی نازانین چی بڵین هەر ئەم هەفتەیەکە کە یونامی سێ بەیاننامەی لەسەر هەرێمی کوردستان بڵاو کردێتەوە بە حیاتی یونامی لە هەفتەیەکە سێ بەیاننامەی لەسەر هەرێمی کوردستان بڵاو نەکردێتەوە لە هەولێر محکەمە کرێڵێ نەعەدالەتی کراوە نادەت پرۆسەیەکی محکەمەیەکی پرۆسی دادگایکردنی دادپەروەرانە فراهم نەکراوە لە سلێمانی کەناڵی ڕاگەاندن دادەخرێت و ئەومان بیر نەچێت یعنی یەک خاڵیکە هەبوو کە بیرم چوو باسی کەم یعنی بابەتی بڵاوکردنەوەی ڕەنگە دکتۆر هێرش لە هەمومان شارەزاتر بێت لەو بابەتەیە بابەتی بڵاوکردنەوەی وێنە و تۆمار بە تایبەتی کاتێک کەسێک ئەشکەنجە ئەدرێت کاتێک کەسێک لە ئینێکی ناخوازاوە لە حاڵەتێکی ناخوازا ئەمانە کۆمەڵک پێوەر و معیار هەیە بۆ بڵاوکردن ناکرێت تۆ چی و دەستکەوت بە هەمان ڤۆیس و بە هەمان دەنگی خۆی بڵاوی بەڵێ یعنی مشکلەیەک دروست بۆ تەنها ینی بەشێکی ئەجندادارەوە کۆی کە باسم کرد ئەم میدیانە ئەوانی کە تەمیلیانەکەن ئامان جیانەکە بۆ شێوازە بگات و بەشی کەشان بۆ هینە بۆ لایک و ڤیو بینەرە چونکە ئەومان بینەچ ینی کەشێکی وا خوڵقاوە لە کوردستان ینی ئێستا ئەوانی کە تەمیلی سوۆشال میدیاکەن و یاخود ئەو میدیاناکە کە لە سوۆشال میدیا هینیان هەیە
تا لایک و ڤیوەکە و زیاتر بە چۆن یعنی عەرزێکڕی بە مەترە ئێستا لایک و ڤیوەکە پێوەرە بۆ ئەوەی کە تەمیلەکەی چەند نەبێت ئەگە ڤیوەکەی زیاکە کابراڵەوە ڤیوەکەم زیای کردووە شێک لە تەمیلەکەم بۆ زیاد بکە بۆیە ئەمە هۆکارن بۆ ئەوەی کە ئەم دۆخی کە ئێستا هەیەتێکی ڕاستە شانازیشەوە هەندێک جار باسەکرێت لە هەفتەیەکە ئەوەنە بە دڵنیاییەوە بینەرمان هەبوو بەڵام لەسەر سابی بە دڵنیایی یعنی جاران ئەگەر بیرمان بێت لە کاتی ڕەمەزانان و ئەوانەیە کۆمەڵێک بەنامەی تەرفیهی هەبوو خەڵک بەژایک پرسیار و دیاری و خەڵات دەرەچوو ئێستا ئەوەنە وەڵێ بەس کۆمنت بنووسە تا کۆمنت زیاتر بنووسی زیاتر بۆ دەرەژ یعنی ئامانجەکە بوو بۆی بە تەنها ڤیو بۆتە پێوەەر بۆ ئەوەی کە تۆ یەکەمی تیا یەکەم نیت دەستخۆش کاک کاروان وەکو سندیکای ڕۆژنامەنووسان لە قیسلێمانی لەگەڵ شارەکانی تر و پارێزگاکانی تر هەماهەنگی هەیە ئەوان ئاگادار کراونەتەوە لە مەترسیانەی کە بەڕاستی بەرۆکی هەندێک لە ڕاگەیانەکانی گرتووە کە بەو شێوەیە کار دەکەن ئێوە قسەتا لەگەڵ کردوون لا نەخانێ ئەمە تا ئەم دقەیە بەشێکی لە یەک ینی سندیکاکان وەکو یەک ڕاستە کۆمەڵک بیرڕای جیاوازمان هەیە وەک بیرکردنەوە وەگەوەی کە من دیاری و ڕەحمانە خوێنمەوە لەوانەیە خەڵکیکە نەیخوێنێتەوە ئێمە زانام کە ئیشەکەی ئەمان ئیشێکی پیرۆزە و بەرگری لە خەڵگەکەنەوە ئەمانە بەڵام شوێنێکە هەیە ئەمە کێشەیەکی لەوە گەورەترمان هەیە شاشچێتی شتێکی زۆر بەسیتە لە میدیایە کێشەی گەورەوەی کە میدیا ئەگەر استراتیژی خۆی لە دەستدا تەناخۆی زەرمەند نابێ کۆمەڵی خەڵک بەلا ڕێیابات ئەم استراتیژە چۆن لە دەستەیە میدیا ئەم استراتیژە بەو هەناسەیە لە دەستیەیە کە لەسەرەوە پێی ئەڵێت ئەم مۆزوع ئەم بۆ گەورەکە بیکوتە ئەم کەلیمەی بیکوتەیەوی گەورەی کە لە ناوی بەرە ئیبادەی کە شێتی کە نازانم هەرچی پێ ئەڵێن کە هەستا چووە ژێڕ کێفی ئەو ئازانەوە ئەمە استراتیژی نامێنێتەوە ڕووداوێکی کە ڕوئەیە بە هەمان شێوەکو ئەوە بەڵام هەر سێرەکەی ئەمە لە مەسلحەتی کەناڵەکەی تایە ئەگەر بێت و باسی نەکە باسی ناکە کەواتە تۆ لێرە ئێمە لە مۆزوعەکە لەوە گەورەترە ئێمە دابنیشین باسی خۆمان بکەین لێرەیە میدیایەکی زۆرمان هەیە زۆر و زەوەن ژمارەیەکی زۆر ڕۆژنامەنووسمان هەیە پارێکی زۆر بە لێشاومان هەیە لە ناو میدیا خەرجی ئەەکەین سەرفی ئەەکەین بەڵام کە ئەڕوویتە دەرەوەی کوردستان سێرەکەی کەس باسی کوردی نەبیستووە کەواتە چیمان کردووە لەم بازنای ئەمە هەر سوڕاوینەتەوە هەر سوڕاوینەتەوە ینی خەڵکمان هەیە کۆمنت ئەنووسێ نازانێن ماناکی چیە میدیا نەیتوانێت فێریکە بەعکس میدیا تێکیاوە ئەمە کارگەشتەوەی کە ئیتر ئەبێ خەڵک ینی وریاتر لەگەڵ میدیا هەڵسوکۆتکە میدیا دەسەڵاتی یەکەم ێستا لە هەموو دنیا دەسەڵاتی یەکەمە ناوەکەی دەسەڵاتی چوارەمە بەڵام میدیا ئەتوانێت خەڵک فێری خوێنەواری بکە میدیا ئەتوانێت خەڵک گێشکە میدیا ئەتوانێت گێراندن بکە میدیا ئەتوانێت دێواندن بکە میدیا ئەتوانێت وانە میلەتێ بکات بەرەو پرۆپوچی و بەرەوهێنی بەرێت ینی ساتی ئەمەوەی کە من گەشتمەوە قەناعەتی کە ئێستا لەگەڵ ئەو کەناڵانە قسەکە من یان تووشی حاڵەتی ڕەشبینیە بم بەڕاستی ینی کە قسە لەگەڵەکەم بەڵێ لەگەڵ هەمویان قسەکەین ئێمە بێگومان یعنی هەندێکیان هەیە بیرکردنەوەیان لەگەڵ بیرکردنەوەی خەڵکی ئەم سەردەمایان ناگونجێت ئەڵێ گەر من باسی ئەوە نەکەم ئەیکێ باسی بکە ئێستا ڕسمی کۆمەڵە ڕسمیان بۆ ناردومە ئێوارێ نازانم چەندی ڕاست و چەندی درۆی بەداخۆی من خەبیرمان نییە ئەڵێ من ڕسمی غەزەن بە حساب لە سلێمانی هینکراوە نازانم ئەگەر دیاری بۆ ئێوەیان ناردبێ ڕسمی غەزیان تێکەڵی ئێرە کردووە دەیان کێشی ئاوایان بۆ ئێمە دروست کردوانی بەڕاستی ناکرێت یعنی ئەگەر میدیا ناشکرێت قامچیش ناتوانانی بەکاربێنیت ئێمە 80 ساڵ خۆمان خەباتمان کردو بۆی میدیای ئازاد و خەڵکی ئازاد و ژنی ئازاد و بیرکردنەوەی ئازادمان هەبێ ئێستا ئێمە گەر یاسا و ڕێسا جێبەجێکی لەو حاڵاتە بەڵام نا ئێستا خەریکە ئەتوانم بڵێم لە ماوەی ئەم دووسێ ڕۆژەیە وا دەرکەوت کە هەنێ لە میدیاکان بەدەستی ئەنقەز واکەن چونکە هەنێ غەڵەت هەیە نابێت لە میدیا بکرێت ئەوان ئەیکەن کە خۆی بەدەستی ئەنقەز ئەو هەڵانەی کرد و دووبارەی کردەوە سێباری کردەوە دەباری کردەوە کەواتە مەبەستەکەی خۆیەتی کە مەبەستەکەیشی خۆی جێبەجێ کرد لە میدیا دوورەکەوێتەوە ئەو کاتە وەک ناوێکی شاس وەک کەناڵێکی شاس وەکو دەموچاوێکی شاس سیرەکرێت بە دوور لە ماوەی کە بەتەدریجی هەر ڕۆژنامەنووسەکان خۆیان ئەتوانم بڵێم واکەن کە مەجموعەی کەناڵ هەیە بخێنە ئەو دیوی مەنزومەی بیرکردنەوەی میدیایی هەرێمی کوردستان. باش دەستخۆش دکتۆر باسی ئەو وێنە و ڤیدیۆ و هەندێک ئێمە هەمیشە ینی بەتایبەت لەسەر ڕووداوێک نا هەر بەردەوام کە ڕووداوێک ڕوودەدا جا ڕووداوە کۆمەڵایەتی بێ سیاسی بێ هەر بابەتێک بێ هەمیشە گرفتمان لەگەڵ ئەو بابەتی بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆ چونکە ئێمە دەزانین ئێستا هەموو کەس مۆبایلەکەی بەدەستەوە ینی دەچێتە سەر هەر ڕووداوێک هەر کەس لە لای خۆیەوە بە سێلفی بێ بە گرتە ڤیدیۆیەک بێ و دواتر لە پەیجەکان بڵاو دەکرێتەوە و بینەرێکی زۆری دەبێت تەنانەت دوای لێهاتوە ئێستا هەندێک ڤیدیۆ یان وێنە دەبینی وەکۆی کاکاروان وتی ڕەنگە ئەسڵەن ئەو وێنە و ڤیدیۆیانە ئەو ڕووداوە هەر نەبێ
ئەسڵەن هەر کوردستان نەبێ یعنی بەڵام ئیتر خەڵک یعنی بەچاو قەرارەیە بابەتەکە دەبینێت و ئەکەوێتە جنێودان لە پەیجەکان و لە سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی مەترسی ئەم بابەتە لەکوێدایە ینی ئێمە دەبینین دەرونی خەڵک بەڕاستی لەسەر ئەم بابەتە ماندووە یعنی ڕۆژ دەبێتەوە موبایلەکەت بەدەستەوە دەگری کوشتن و بڕین و ئەشکەنجەدان و خوێن و ئەم شتانە دەبینی هەتا ئەو کاتێک کە دەخەوی ئیتر کاتی ئەوە نەهاتوە تۆزێک بوەستین لە بڵاوکردنەوەی ئەم جۆرە ڤیددیۆیانە و ئارامی بۆ خەڵک بگەڕێنینەوە بەڵێ ڕاستەکەی لە دنیادا بۆ ڕێخستنی کاری ڕۆژنامەوانی هەم قانون و هەم ئەخلاقیات هەیە کە قانون ئەمە دیارە کۆمەڵێک بەند و بەرگە و مادەی قانونیە و ڕێک خراوە لە چوارچێوەی بڵێن دەقی یاساییدا ئیتر بە ژێرەی وڵاتەکە و سوود وەرگرتن لە دەستور و تەشریعاتە جیاوازانە بەڵام شتێکی ترمان هەیە کە ئەخلاقیاتە یان ئاکارە ئێتیکە مەسەلەی ئێتیک کۆمەڵێک بنەمای ویژدانیە بەڵام بە بڕوای من قوڵترە لە قانون چونکە هەندێک شت قانون ڕێکی ناخات بەڵام دەتوانرێت ئاکاری پیشەکە و ویژدانی ڕۆژنامەنووسەکە و ئەو پەیڕەوە ئەخلاقی و ڕەفتارنامە و ئاکارنامە ئەخلاقیە و میثاقە شەرەفەی کە دامەزراوەکە کە فعلەن کاری لەسەر بکە نەکرد تەنها شتێکی نووسرا و مەرەکەبی سەرکاغاز و ئەمانە بێ بە دڵنیاییەوە ئەمانە لە چی پێکدەن بە شێوەیەکی گشتی لە ڕەچاوکردنی کۆمەڵێک پرەنسیب و پێوەر و بنەما کە خۆیان دەبینەوە لە بەرپرسیارەتی ئیتر بەرپرسیارەتی ئینسانی بێ بەرپرسیارەتی گەردوونی و نێودەوڵەتی بێ بەرپرسیارەتی مجتەماعی ناوخۆ بێ بەرپرسیارەتی ئینسانی بێ بەرپرسیارەتی بەرامبەر قەڵەمەکەی کامێراکەی هەموو ئەمانە بێت و ڕازگۆیی بڵاوکردنەوەی ڕاستی لانەدان و چاواشەنەکردنی ڕایگشتی و ئەمانە مەسلەی وردی دیقات مەسلەی بابەتی بوون مۆزوعیات مەسلەی ڕاگررتنی هاوسەنجی مافی ژیانی تایبەت هەموو ئەوانە بۆچی دانراوە ڕاستە ڕەنگە لە دنیادا مەسەرەن هیچ میدیایەک یان هیچ ڕاگەاندکارێک نەبێت کە خاڵص تەواو ئەخلاقی بێت و بە شێوەیەکی ئاکاری ڕەچاوکە بەڵام لانی کەم تا ئەندازەیەکی زۆر ڕاگەاندکاران و دامەزراوەکانی ڕاگەاندن دەتوانن ڕەچاوی بنەماکانی ئاکاری پیشە بکەن بۆچی چونکە ڕەچاوکردنی ئەو بنەمایانە کە وەکو بە ڕێزیشت ئاماژەت پێدا دوورکەوتنەوەیە لە تونند و تیژی لە بڵاوکردنەوەی تونند و تیژی پیشان نەدانی وێنە و ڤیددیۆی مەسەلەن نەگونجا و خوێنە تونند و تیژیە گرتەی نەشیاوە هەر شتێک کە دەبێتە هۆی تێکدانی دلانی دەرونی و میزاجی خەڵک هەر شتێک کە دەبێتە هۆکاری توندڕەوی هەموو ئەوانە کە بەڕاستی گەڵاڵەنامە نێودەوڵەتیەکان جارنامە نێودەوڵەتی و جیهانیەکان ڕێکەوتنامەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ ئەمانە دەقنووسیان کردووەوە بە ڕوونی دیارە کە پێویستە کەناڵەکانی ڕاگەاندن دوور بێن لە پەخش و بڵاوکردنەوەی ئەم جۆرە بابەت و دەق و تێکست و وێنە و ڤیددیۆیانە بەتایبەت لە ئێستادا ئێمە لە سەردەمی پێشکەوتنی خێرای تەکنۆلۆژیاداین کە ساختە هەواڵ هەیە فەیک نیوز هەیە دیپ فەیک هەیە یعنی ساختەکردنیی قوڵ یان قوڵە ساختە هەیە کە زۆر جار هەیە کە ئەمە خۆی دەبینێتەوە لە دەستکاریکردنیان دروستکردنی ڤیددیۆیەک کە بە شێوەیەکی وا دروست دەکرێت زۆر کەم هەستی پێ دەکرێت کە ئەمە ڕاستە یان نە بۆیە لەم سەردەمەدا کە بە شێوەیەکی گشتی بەتایبەت لە پێشهاتەکان و لە شەڕ و ململانەکاندا ڕۆژنامەنووس و ڕاگەاندکار و دەستگاکانی ڕاگەاندن کاتێک خۆیان دوور ناگرن لەوە دەبنە هۆکارێک بۆ نانەوەی پەشێوی نانەوە دروستکردنی تێکدانی میزاجی خەڵک و تێکچوونی باری دەرونی جەماوەر باشە دەستخۆشکاک دیاری باسمان لەوە کرد گریمان کەناڵێکی ڕاگەیاندن بە پارەیەکی زەخم دروست کراوە باوەز لە کەناڵەکە بینی بەڵام ئێوە هەمیشەدا کۆچی جارێکی ترێڵێمەوە لە ڕۆژنامە نووسانەکەن و هەر کاتێکیش باس لە ڕۆژنامە نووس و ڕاگەیاندن کارەکرێ باسی ئەخلاقیاتی کاری ڕۆژنامە نووسیەکرێ ئەم ئەخلاقیاتە بە پارە دەفرۆشرێ بەداخەوانەیە کاتێک ینی سەرەتا هەموو ڕۆژنامە نووسێک هەم بەپێی یاسای کاری ڕۆژنامە نووسی لە هەرێمی کوردستان باسی لەوە نەکردووە ئەم ڕۆژنامە نووسە حەزبی بێ حەزبی نەبێ سەربەخۆ بێ لە دامەزراوەکە ئەوەی کە کاری ڕۆژنامە نووسیەکە ئەم یاسایە شمولێکەوە پێویستە مافی هەبێ و مافی پارێزراو بێ و کۆمەڵێک ئەرکیشی لەسەر شاندا بێگومان بەڵام بەداخەوە ئەو بیئەی کە سەحافە کاری تیاکە لە هەرێمی کوردستان یانی بیئەیەکە کە بەداخەوانە تەندروست نییە
و کاتێک کە بیئەکە تەندروست نەبوو کاتێک کە ئەو پارێ زۆرەی سیاسەکان هاتە ناوانێ و مەساڵە هاتە ناوانێ و دامەزراوەیەک بۆ لێدان لەلایەنێکی کە دروست بوو ئەمی کە دروست بوو بۆەوەی کە ناوچەیە بکاتە ئاماژێکیش کە بکاتە ئاماژ ئەمە بێگومان ڕۆژنامەنووسانی شەکا بە قوربانی لەم دامەزراوانەیە کاتێک کە ڕۆژنامەنووسێک ینی ڕۆژنامەنووسێک زۆر جار باس لەوا کرێت ئەمە ناوی دەنێ قوربانی بەڵێ بەشێکی قوربانین یعنی قوربانی ئەجەندا و سیاسەتی کارکردنی کەناڵەکەی ڕەنگە دامەزراوە هەبێت زۆر بە پیشەیی کار بکە زۆر بە جوانی کارگە بەڵام کاتێک کە ڕووداوەکە کاتێک کە سعادی سفرەتە پێشەوانەیە کە ئازەکەیت ئەو کاتە ڕۆژنامەسەکە شوێ بە قوربانی کە شێوازێکی بۆ دارێکە چۆن شۆنی کار بکات هەرچەندە کۆمەڵێکین هەیە ینی دووشتی جیاواز یان دوو بۆچوونی جیاواز لێ بەشێکیان پیان وایە کە کاری ڕۆژنامەنووسی نابێت لە هەنێک پێوەری ئەخلاقی هەیە کە لابرا بەڵام هەنێک کەشێکە لە ئەخیرا سیاسەتی کارکردنی دامەزراوەکە ڕۆژنامەنووسەکان قەی دەکات کە چۆن چۆنی کارەکەن وەڵامی ئەگەر وەڵامی پرسیارەکەی من بێتەوە وەڵامەکەت بە بەڵێ بێ بەڵێ بەداخەوانە یعنی ئەوە کەوایە بەڵام ئەوەشمان بینەش باسی فێک نیوزکان فێک نیوز بابەتێکی جیهانیە ڕەنگە دکتۆر کاکەڕوان لە من باشتر ئەوە بزانن کە ئەمە لە جیهانە ئەمە هەیە بەڵام ئەوەی کە مشکلی ئێستا بە زانیاری ناڕاست و زانیاری چاواشە ئەی زانیاری ناڕاستەکە باشترێک بەڵام زانیاری چاواشە تۆ بە ئاشکرا خەڵک چاواشە ئەەکەی بۆی کە بەلارێدا بەریت کە ڕاستییان لێ بشاریتەوە یاخود ئەوەی کە لە مێشتی خۆتابێتەوە تطبیقیکەی بیگەێنیت پەیامەکە ئەمە مشتێکی گەورەیەوە ئەوەی کە لە کوردستانە تێبینیەکرێ بەداخەوانەیە بەشێکی زۆری زانیاری ناڕاست نیە زانیاری چاواشەیە باشە سنتەری میترۆ زۆر بە کورتی پێم بڵێ سنتەری میترۆ لەسەرم بابەتە دەتانەوێت چی بکەن ئێمە لە سنتەری میترۆ کاکاران خۆی زانێت دەیان چالاکیمان ڕێخستووە و پەیماننامەی شەرەفمان هەبوو بۆ دامەزراوە میدیاکان لە هەرێمی کوردستان کە پابند بن بە هەنێک مەعایری ئەخلاقیەوانەیە و بەتایبەتی لە بابەتی زانیاری ناڕاست و زانیاری چاواشە و بەشێکی زۆری لە دامەزراوە دیارەکانی هەرێمی کوردستان و ژویان کردو لەسەری بەڵام کاتێک کە سراحەکەتون دەبێتەوە کاتێک کە بەژەوەندەکانەکەوتە مەترسیوانەیە ڕەنگە عازەکەی کێت و کاکارۆن باسی گوت بیکوتە و لێبە کاتێک کە ئەوێتە پێشوانە ڕەنگە زۆر گوێ بوو مەعایرانە زیاتر لە بکوتەکەگیرێ دەستخۆش کاکاروان وەکو سندیکا دەتانەوێت چی بکەن باسمان کردانی ئەم ڕووداوانە پێشتریش بە هەمان شێوە کاری لەسەر کراوە ڕەنگە چەندین بەرنامەی ترمان لەسەرم بابەتانە کردبێ بەڵام یعنی خۆ دەبێت سنوورێک بۆ ئەم ڕاگەیاندانە بۆ ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی دابنرێ سندیکای ڕۆژنامەنووسان لەسەرم بابەتە دەوێت چی بکات سنووردانان ئەگەر پۆتوبند بێت ئەوە ئیشی سندیکان نییە بەڵام سنووردانان چۆنە باگاهێنانەوەی من ئەم ڕووداوانەیە خیرا لەگەڵێکی لە کەناڵەکانە تەلەفۆنم بۆ بەرپرسێکیان کرد ئەو بابەتی کە توی ئەڵێ خاوەنەکەی ئەڵێ وان نییە شتێک ڕوویاوە لەم جا من حەزەکەم وشەی نازانم وشی چی بۆ بەکاربێنم لە ماوەی 5 ڕۆژەیە لە میدیا توانم بڵێم بە ملیۆن درۆ کراوە لەسەرم بابەتە پێم دەڵم ئەوتا مۆزوعەکەم بۆ ڕوون کردەوە خۆی قەنەعەتی ناکە بەڵێ ئەوەی کە من پێڵم وایە دەرگاوانمان نییە بەس من پێم وتم ئەی وجدانی خۆت جوابەکە زانیت چییە دیارە ئەڵێ وجدان بابەتێکە لە سەدەی پێشوە باستان کردووە ئێوە یعنی ئەم جیلی ئێستا کە لە دوای ئەم سەدەی ئەم قەرنە تازەوە لەدایک بوون شتێک نییە ناوی بەڵێ گاڵتەیان بە وجدانیە و دەرگاوانیش دوو دەرگاوانمان هەیە ئێمە لە میدیایە و لە سندیکایە دەرگاوانێکیان یاسا و ڕێساکانن دەرگاوانی دووەم کە لە ئەو مهمترە ئەو دەرگاوانی کە لە ناخی ئینسانەکانە هەیە جاکە ئەم دەرگاوانی ناخەکە نەما بەرپرسی کەناڵەکە دەرگاوانی ناخی نەبوو ئیتیکی نەبوو ئەخلاق و شەرەفی کاری ڕاگەیاندنی جێبەجێ نەکرد میدیاکرد لە دەست دەرێت ئەو کۆلارەیە کە ئیتە بەر هەوا بەڵام کە حەبلەکە قرتێنیم ئیتر ئەڕوا بوو چوە ئەڕوا خۆی زانێت کەس نایگرێتەوە کەس نایگرێتەوە دەستخۆش کاروان ئەنوەر سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سپاس کە لەگەڵمان ئامادەیت هەبوو دیاری حاجی محەممەد بەڕێبەری سنتەری میترۆ سپاس کاک دیاری کە لەگەڵمان بوویت دکتۆر هێرش ڕسوول مامۆستای زانکۆ سپاس کە بەڕێزیشتان لەگەڵمان ئامادەیتان هەبوو سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوای ئەوەی کە بتوانین بەڕاست و دروستی لەگەڵ ڕووداوەکاندا بڕۆین چیتر ئارامی خەڵکی شاری سلێمانی و دەرونی خەڵکی شاری سلێمانی بە هەواڵی ناڕاست و درۆ و شەواشەکاری لە کەدار نەدەین چیتر بابەتەکان و ئەو ڕووداوانی کە ڕوودەدا نیکین بە شارچێتی و هەرکەس بۆ ئامانج و بەرژەوەندیەکانی خۆی ئەو بابەتانە بەکار نەهێنێ سپاس کە بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەریکی نوێ بە ئەوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوە.